دەربارەی ڕووداوەکانی هاتسۆ بەداخەوە لە ماوەی ڕابردوو هەندێک ڕووداوی دڵتەزێن لە سنووری بەڕێوەبەرایەتەکەمان کە سنووری بەڕێوەبەراتی هاتسووی سۆرانە ڕوویانداوە کەوا بووە مای گیان لەدەستدانی چەند هاوڵاتێک و زامداربوونی چەند دین هاوڵاتی تر ووە وێڕای زیانی مادی کە بە ئۆتۆمبیلی هاوڵاتەکان و بە کەلوپەلی ئەم هاوڵاتیانە کەوتونە چی لە شوفێرەکان چی لە سەرنشینەکان چی ئەوانەی لە پیادەڕۆنە یعنی دەربارەی ئاماری ڕووداوەکان لە دوومانجی ڕابردوو بەداخەوە لە ئەنجامی ئەو ڕووداوانە بە هەموو زۆر ڕووداوەکانی زۆری شێلان پێکدادان وەرگەڕان لە دەزانی کۆنتترۆل 5 هاوڵاتی گیانی لەدەستداوە کە جێگەی داخە و 48 هاوڵاتیش بریندار بوونە بەوانەی برینەکانیان سووکەوە بەوانەی برینەکانیان سەختە. ژمارە ڕووداوەکانیش 22 ڕوودا و لامە تۆمەر کراوە. وەک پێشتری شاماژەمان پێکردووە ڕێگای هامرتۆن ڕێگای گشتی هامرتۆن کەوە لە پێچەکانی سپیک دەستپێکە تا خاڵی سنووری حاجی ومەران لەوێدا زۆرترین ڕوودا و تۆمار کراوە بە تایبەتی ئەو ڕووداوانەی کەوە زەرەری گیانی هەبووە بە مردوو بریندارەوە.